ڕۆژووی مانگی ڕەمەزان کە لە پێشمانایە مرکز تدریبێ کە بۆ دروستکردنی ئەخلاقی جوان لە ئێمەیە، یعنی ناوەندێکی ڕاهێنانە بۆ ئەوەی ئەخلاقمان جوانکەین لە سەبرەوە، لە ڕاستگۆییەوە، لە وەفاءەوە، لە هەموو جۆرەکانی ئەخلاق لە خۆمانە دروستکەین بە جوانی. دوای ڕەمەزانیش لەسەری بەردەوام بین، دوای ڕەمەزانیش لەسەری بەردەوام بین، لە یانزە مانگەکەی تریشە تەطبیقی بکەین. لە مانگێکە تۆ تدریبی لەسەرەکەی بۆ ئەوەی یانزە مانگەکەی تریش بتوانی بەردەوام ببی لەسەری. و لە گرنگترینیان، لە گرنگترین ئەخلاقەکانیان پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگی بە زمان ئەدا، یعنی بە قسەکردن. ڕۆژێکیان معاذی کوڕی جەبەل لە حەدیثێکە کە مەشهورە و لە ئەربعین نەوەویە ئیمامی نەوەوی ئەیهێنێتەوە لە ژمارە 29 باسی پرسیاری ئەوە لە پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم چی بکەم ئەمواتە بەهەشتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر لە ئەرکانەکانی ئیمان و ئیسلامی بۆ باسەکە و زۆر شتی بۆ باسەکە، لە کۆتایی ئەفەرمێ شتێکت پێ نەڵێم ئەمانە هەمووی کۆکاتەوە، یعنی ئەم هەموو ڕوکن و پایانە کۆکاتەوە. ئەگەر بتەوێ یعنی بەهەشتت دەستکەوێ ئەمە بکە هەمووی کۆکاتەوە. ئەی شوتی چی؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، پێغەمبەری خوا زمانی خۆی گرت، بەم دوو پەنجەی زمانی خۆی گرت، فەرمووی ئەمسیک عەلەیکە هذا، زمانت بگرە. ئەویش فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئێمە محاسەبە ئەکرێن لەسەر زمانیشمان، یعنی ئایا زمان خوا لەسەری، یعنی لەسەر قسەکردن خوا محاسەبەمانەکە؟ ئەویش فەرمووی لە باری دایکت بچوایە ئەی معاذ، زۆرینەی خەڵک کە ئەچنە جەهەنەمەوە بەهۆی زمانیانەوەیە، زۆرینەی خەڵک کە لەسەر سەر ئەخرێنە ناو ئاگری جەهەنەم بەهۆی چیەوە؟ بەهۆی زمانیانەوەیە. بۆیە ئاگات لە زمانت بێ. تۆی مسلمان کە لە ڕەمەزانە ڕۆژوو ئەگری، ئاگات لە زمانت بێ و ئاگار لە کردەوەکانت بێ. هەر لە ئێسەوە هەوڵ بدە خۆتی بۆ ئامادەکە. ڕەمەزان مانگی ئیمانە، مانگی ئیمان بەرزیە. تۆ ڕەمەزان مەکە مانگی تەمەڵی، مۆزەفێکی لە دائیرەیە کار کەسێ دێ بۆ لات کە ئەکان بە ڕۆژوو باندەمی خۆتت دا ئەکان بە ڕۆژوو کە ئەکە ناتوانم بەخوا دوای ڕەمەزان بێرەوە، دوای ڕەمەزان. کاکە تۆ ڕۆژوو ئەگری بۆ خۆت ئەیگری، ڕۆژوو ئەبێ گورجوگۆڵت کاتەوە، ڕۆژوو ئەبێ دینت قایم کە. ئەی بیر لەوە ناکەیت تۆ ئەم زەلامە احتیمالە یەک تەوقیعی گەرەک بێ، بەهۆی تەوقیعێکی تۆ ئیشەکانی دوعاکەوێ و لەوانەیە زەرەرێ زۆر بکە. جاری وە هەبووە من لێرەوە چوومە بۆ وەزارەتی ئەوقاف لە هەولێر، ڕەمەزان بووە، کابرا وتێتی بەخوا ئێستا ناتوانم خۆی مەشغوڵ کردو ئەوانە لەوە داوتێتی بەیانی بێرەوە. ئیتر منشتم بەیانی چی بێمەوە، من لە گەرمیانەوە هاتووم، چۆن بێ وەڵا تازە فڵان هەڵساوە فڵان ڕۆیشتۆ. ئەلموهیم یعنی ئیشەکە تاخیر بووە، جاری وا بۆ ئیشەکەش زۆر زەرور بووە و زۆریش پێویست بووە. هەندێک لە مسلمانان نوێژەکانەکەنە عوزرێ بۆ ئەوەی ئیشی خەڵک، ئیشی مسلمانان پەک بخەن. ئیشێکم کەوتە دائیرەیەک لە سلێمانی، پیاوێکی عەلا ئەساس ئیماندار بوو، منش دەور سەعات 12 بوو ڕۆشتم کە چوومە ئەوێ ئیشەکەم زۆر پەلە بوو، باە لەوێ بگەشتە بەهاتایەمەوە بۆ کفری، کە چوومە ئەوێ وتیان وەڵا ڕۆیشتۆ بۆ مزگەوت. ئەمەن تۆ لە دایرە بی چۆن ئەبێ بڕۆی بۆ مزگەوت، چۆن ئەبێ دایرە بەجێبێڵی؟ وتیان وەڵا ڕۆیشتۆ بۆ مزگەوت. هەر ڕەمەزان بوو، باوەڕ ئەکەن سەعات 1 و شتێک هاتەوە، یعنی 1 سەعات و ئەوەنەش هین لەوە دەکە هاتەوتم کاک مامۆستا فڵان کەس، من لە زۆر چاوەڕوانی تۆم بۆ ئەوەنە تاخیر بووی، سەعات و نیوێکە لە دەوامەکەتانی تو لێرە نیت. وەڵڵا مامۆستا بەخوا نوێژی جەماعەتمان کرد و دوای ئەوە هەندێ سونەتم کرد و ئەمجا بڕێ قورئانم خوێند و خۆتە زانی ڕەمەزانە و ئێبا بە قورئان بۆ خۆتە خوێنی، وەرە لە دائیرەکەتە لەسەر مێزەکەت ئەگەر ئەیخوێنی بیخوێنەوە، کەسێ ئیشێکی بوو بۆی جێبەجێ بکە با بڕۆ. بەڵام تۆ دائیرەکەت بەجێ دێڵی خەڵک دێ سەعات و نیمە چاوەڕوانی تۆ بکا و ئیشەکانی دوا بکەمە زۆر مشکلەیە. هەروەها لە شارەوانی لە سلێمانی بە هەمان شێوە ئافرەتێک ئیشێکی زۆر حساسی بوو، یعنی خەڵک سرەی بەستە بوو، تقریبا نزیکەی 25 کەس سرەی بەستە بوو، من 26م بوو. ئیتر تا سرەم گەیشتە ئەو بانگی نیوە ڕۆیدا، خانم ڕۆیشت بۆ نوێش، تقریبا 40 دقی خایان، دوای 40 دقه هاتۆ فڵانە خان
بۆ وا دواکەوتی وەڵڵاهی چوین دەستنوێژم نەبوو دەستنوێژم کرد و دوای ئەوە نوێژم کرد نوێژی سنەتی بەر لەوە و سنەتی دوای ئەوە 40 دقیقە ئەمە کەی ڕاستە تو ئەم شتانە تایبەتن بەخۆتەوە نابێ ئەمە بکەیتە عوزرێ ئیشی خەڵک پاک بخەی جا ئاگامان لە خۆمان بێ ئەمجا بەڕووی گرژەوە بەرامبەر بە خێزانەکانمان بەرامبەر بە خەڵکی بۆ بەڕووی گرژەوە معاملەیان لەگەڵا بکەین هەڵسو کەوتان لەگەڵا بکەین ڕەمەزانە تۆ ئەبێ ئەو پەڕی ڕوودگەشت بێ ئەبێ ئەو پەڕی دڵخۆش بی ڕەمەزان بۆ ئەوەیە تۆ فێر بکە ئەخلاقت جوان بێ نەک نەعوذ بالله عەکسەکەی بێ